دیمەنی ناو بازاڕی شارێکە کە سەردەمێکی کۆن شاڕەی بازرگانی عێراق و شام بووە. بازاڕی گەورەی کفریە، ڕۆژ بە ڕۆژ بەرەو چۆڵبوون و داخستنی دوکانەکانی ئەچێت. ئەوەی ماوەتەوە ڕۆژ تا ئێوارە چاوەڕێی کڕیارێکە، ڕەنگە هەر نەیەت. 52 ساڵ من دوکانمێ لە کفریە، بازارم وەک ئەم ساڵە نەدیێ ئاوا چۆڵ و هەڵبێت، لەبەر ئەوەی لە زەمانەی حکوومەتە دوکانەکانی کەس نێتوانێت لە ماڵێ لە مەحەلێ دوکان دابنێ. کشێ دانای بڕەوە بازار، ئەمە جێی ماڵ، ئەمە جێی مەحەلێ، ئەمە جێ عەیدا، دوکان بڕۆ بۆ بازار، لەوە تیجارەت لە بازار هەیە، لەیلە نییە لە ناو ماڵەکانە. ئیساکە هەر مەحەلەیەک و ماڵێک و شارەیەکیشی خانەکەی ڕوومانە کردێت دوکان. ئێستا بازار قەیسەریدان دیچوان چیەوە سەرات، ئەوە بازار ئێمە ئاوایەوە سەرات. یەکەیەکە ئێمە باید دوبارە ئێمە چۆیسە من خۆم یەکێکم 3 ڕۆژە 15,000 نەفرۆشتم. هەفت فەرعێک و دوکانێکی کردەوە، ئەمە هەمووی خەتای شارەوانیە من بەزانم، چکە شارەوانی ڕێدا دوکان لە ئەنفالەکەی کردەوە، لە ئەمبەگی کردەوە، ئەمە هەمووی خەتای بەرپرسەکانە بۆ ئەینکاکەم بازارەوای لێ بێت. باشە داوایان لێکەین زەختێ بکەنەوە بێنەوە بەناو بازارەکان. ئەم دیمەنانە لە ڕۆژێکی پشودا تۆمار کراون بۆ ئەوەی قەرەباڵغترین ڕۆژەکانی هەفتەی بازارەکە ببیندرێت، کەچی هێشتا ئەم بێ بازاڕی و چۆڵبوونەی دیارە. کردنەوەی دەیان بازارچە و مارکێتی کۆڵان و ناوگەڕەکەکان بەشی گەورەی هۆکارەکەیە. ئیمڕۆ پێویستی بەوەیە لەگەڵ سەرمایەدارەکانە لەگەڵ خاوەن کاسبکارەکانە دابنشین بۆ ئەوی پلانێکی بۆ دابنین ئەو بازارە بکەین بە چی بازاڕێک، هەتا بتوانین ئێمە لەناو گەڕەکانە ئەو جۆرە فرۆشگانە قەدەغە بکەین، ئیجباران بکەین بین لێو بازار بکەنەوە، یعنی ئەو پلانی پێویستە بە. وەختی خۆی بازاڕی کفری تاکە بازاڕی ناوچەکە بوو، جممەی دەهات لە کڕیار و فرۆشیار. ئێستا ئەم شادەماری بازرگانی و ئاوەدانی کفری لە حاڵێکدایە کەس خۆزگەی پێناخوازێت. سامان کەریم کورد چاد نیوز، کفری.